لە ئێستادا کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان سەرقاڵی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە بە شێوازی ئەلکترۆنی با مەبەستی پاکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ هەڵبژارنەکانی داهاتوو. با هەر سێ قەزای سۆران و چۆمان و ڕەواندۆز تەنها یەک بنکەی تۆماری دەنگدەران هەیە. ئەمە شوای کردووە قەڵەباڵغی لە بنکەکە دروست بێت و هاوڵاتیان بۆ زیاتر لە سێ کاژمێر چاوەڕوانی تۆمارکردنی ناوەکانیان بن. ئێمەوەکو بنکەی 226 سۆرانیان نادوو لە سنووری هەر چار قەزایی کە سۆران و مێرگە سۆر و چۆمان و ڕواندز لە خۆیگری دوو بنکە هەیە. بنکەشیان لە سۆرانە بنکەشیان لە مێرگە سۆرە. بەڕاستی ئەو دوو بنکەیە تەختیەی ئەو منتقەی ناکات چکە بەڕاستی سۆران دەڤەری سۆران سنوورێکی بەرفراوانی هەیە و هاتوچۆی تێدا سەختە. زۆر ئاستەنگە لە پێش هاوڵاتیان بتوانن هەموو هاوڵاتیان سەردانی سۆران بکەن یان سەردانی ئەووانەیە ئایدی مێرگە سۆرن سەردانی پولی سنتەری مێرگە سۆر بکەن. وەکو گرفت وەڵا گرفتی دروست کردیە چکە ئەو گرفتە تقریبا ئەو هەفتەی زۆر هەست پێکەین دەبەرەوەی زۆر قەرەباڵغەسەنە سەر زۆر قاڵە خەرێک زۆر دێ لەوانەی 2 ساعات 3 ساعات ڕائەوەستێتەوە بۆ بەریەکەوی عەدەدی جیهازەکان کەمن داوان کردیا هەفتەی دابێ قەولە 4-5 جیهازی کەم بدەنێ لە ئۆفیسی هەولێری و شۆک و هاوڵاتێکی دەڤەری سۆران کە هاتوومەتە ئێران ماشەڵا لەبەرەوەی قەلەباڵغیەکی زۆری پێوەیە چونکە خەڵک بە تاخیری هاتوونە لە نوێکردنەوەی دەنجی خۆیان لێرانە تاخیر بین ومێدی وایە منکەی زیاتر بکەنەوە و هەروە فەرمانبەری زیاتر دابنێت لەوەی چیتر خەڵک ئەو ئازارەی نەبینی کاویشیان عەزیەتی تاخیربوونە لە بنکەی کۆمسیۆنیا دەنگدەران. کاژێڕێکی هەڵبژاردننی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی داوا لە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان دەکات لە چۆمان و ڕەواندز بنکەی تۆماری دەنگدەران بکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان نێوناوچانەش بە ئاسانی بتوانن ناوەکانیان تۆمار بکەن. وەسنووری ئێمە کە خۆی لە 4 قەزا بینێتەوە تەنها 2 بنکەی لێدانراوە. بنکەیەکیان لە قەزای مێرگە سۆرەوەی تریان لە قەزای سۆرانە بە هەر سێ قەزای چۆمان و ڕەواندوز و سۆران. بۆیە داواکارین لایەنە پەیوەندیدارەکان لە کۆمسیۆنی باڵاوە لە حکوومەت کە بنکەکان زیادکە سەرجەم قەزاکان و ئەگەر بکرێن ناحیەکانیش بنکەی لێدانێ بۆی خەڵکی بتوان بە ئاسانی سەردانی ئەم بنکانە بکەن و ناوەکانیان تۆمارکەن چونکە بەبێت تۆمارکردنی ناوەکانیان ناتوانن لە هەڵبژارنی داهاتوو دەنگ بدەن. سنووری قەزای سۆران 200,000 دەنگدەری هەیە و تا ئێستا نزیکەی 105 هاوڵاتیان ناوەکانیان تۆمار کردووە و دوای ئەوەی حکوومەتی هەرێمیش بڕیاری دەرکرد کاروباری هاوڵاتیان لە فەرمانگەکانی حکوومەت بەڕێوەنەچن بێ پسوولەی بایۆمەتری سەردانی هاوڵاتیان زیادی کردووە بۆ نوێکردنەوەی ناوەکانیان لە بنکەکانی تۆماری بایۆمەتری. باپەی بڕیاری کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان هەر هاوڵاتیەک ناوی خۆی لە تۆماری ئەلکترۆنی بایۆمەتری تۆمار نەکات مافی دەنگدانی لە هەڵبژارنەکانی داهاتوو لە دەست دەدات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.